ناو مستەفا یوسف محەممەد لە شاری سۆران دەژیم خەڵکی گوندی کەڵێتەمە لە ناعیە وەرتێ لە ئیدارەی سەربەخۆی سۆران تەمەنم 31 ساڵە. لە ساڵی 2014 لە زانکۆی سۆران دەستم بە خوێندنی بەکارهێنەر کرد هەتاوەکو 18 لە 19 ساڵێک دوای ئەوە لە ساڵی 2020 دەستم بە خوێندنی ماستەر کرد هەتاوەکو ساڵی 2023. هەرچەندە خۆم لە بەشەکەی خۆم نەمتوانێت تا ئێستا وەکو سوودی دارایی وەرگرم، بۆیە هەوڵم داوە لە پیشەیەکی جیاواز دەست بەکار بکەم لەگەڵ ئەو ستافەی لێرانە کە براکەم سەرپەرشتی ئەکات لەلای ئەو کار بکەم. هیوادارم ینی لە داهاتوو حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر پەرە بە کەرتی تایبەت بدە و کۆمپانیای زۆر دامەزرێنی هەموو شتێکیان نەکەوێتە سەر دامەزراندنی حکومی.